من لە نێو ستۆدیۆ میوانێکم لەگەڵایە و میوانەش بەڕێز کاک نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بەخێر بێ بۆ ستۆدیۆکانی کورسات. زۆر سوپاس. من لەو پرسیارەوە دەست پێ دەکەم سەرەتا باسێکی و کێشانەکەین کە خستمانە ڕوو. ئەم کێشانە تاوەکو ئێستا هیچ ڕوونە چارەسەریان هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و عێراق؟ دەستان خۆش بێ، سوپاسان دەکەم. بێگومان ئەم کێشانە ئەوەی کەوا زۆر بە چڕی و بە چۆتە بواری جێبەجێکردنەوە بڵێن کێشەکە دروست بووە لە مانگی 15 ساڵی 2024ەوە، یعنی 8 مانگ کاتە ڕێک ئەمڕۆ 8 مانگی ڕێکە ئەم کێشانە دروست بووە، چ بە نیسبەتی بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستانەوە و هەروەها بە نیسبەتی ئەو کاڵاو کەلوپەلانی کە هاورداکرێ. بێگومان بە دوواداچوون و بە تەداخلکردن و بەو لیژنانی کەوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەردانی بەغیان کردووە، چ لە وەزارەتی بازرگانی و پێشەسازی، چ لە وەزارەتی دارایی و هەروەها لیژنەکانی ئەنجومەنی وەزیران و هەروەها ئێمەش وەکو ژوورە بازرگانەکان هەرێمی کوردستان چ بە جیاجیا بوو بێت چ بە یەکەوە وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان بە دوواداچوون و هەروەها پەیوەندیکردن بە نوێنەرانی کوردەوە لە فراکسیۆنە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە بەغدا و بە تایبەتی بە نیسبەتی خۆمانەوە ئێمە لەگەڵ بەزێک لە ئەندام پەرلەمانەکانی خۆمان ئەوانەیان کەوا لە لیژنەی دارایی و ئابوورین و لە لیژنەی پیشەسازین وەکو بەڕێز دکتۆر بڕیار و دکتۆرە نەرمین پەیوەندیەکی بەردەوام و ڕاستە خۆمان هەبووە و تەنانەت لە بەشێک لە دیدار و کۆبوونەوەکانمانە کە سەردانی بەغامان کردو بۆ چارەسەرکردنی ئەم گیر و گرفتانە و تێگەیاندن و ئاودۆزینەوەی میکانیزمێک بۆ ئۆلابردننی ئەم ئاستەنگانە بەشێک لەو ئەندام پەرلەمانانە بەشدار بوون لەگەڵمانە ئاگاداری کێشەکانن زۆر بە تەواوەتی و تەنانەت لە دەرەوە لە ناو حکوومەت و لە دەرەوە بە تایبەتی لەگەڵ یەکێتی پیشەسازیەکانی عێراق و ژوورە بازرگانیەکانە چەندین جار دانیشتنمان کردو بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، هەروەها لەگەڵ لێ بەشێک لە لیژنەی کە لەلایەن حکوومەتی ناوەندەوە هەیە بە تایبەتی ئەو لیژنەی کەوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق مەکتەبی بەڕێز سوودانی هەیە. ئەم کێشانە ئێمە بە بەردەوامی متابعەمان کردووە. ئاخر جار ئەوە بوو مۆڵەتێک وەرگیراکەوە ئەو ڕێکارانە بوەستێنرێ هەتاوەکو کاتێک کی دیاری کرابۆی بۆ ساڵی تازە. لە ساڵی تازە بە هەم دیسان ئەم کێشەیە دەستی پێکردەوە، ئەمە دووهەم جار و دووهەم ئاخر جار بۆ کە تەمدید کراوە. ڕوونە ماوەی 8 مانگە ئەم کێشە هەیە بۆ ئەم داواکاریانی بەغداد هەیە. چی وای کرۆ تاوەکو ئێستا چارەسەر نەبوو بێ؟ ئایا داواکاریەکان بۆ بازرگانان بۆ بەهێنەرانی هەرێمی کوردستان قورسن؟ بە نیسبەتی ئەو داواکاریانی ئەوانەوەی کە لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی میکانیزمەوە جێبەجێ ناکرێ، ناواقعین داواکاریەکانیان. بۆ نمونە داوا ئەکا لەباری هاوردە سیڵ بکرێ، ینی بڵێن مۆر بکرێ. ئەم سیارەیە ڕاستە و خۆ کە سیڵەکرێ و گومرگەکرێ و مەنەفێس و ئەو ئەوراقانی کەوا پێویستە و حکوومەتی عێراقی داوای کردووەکەوە لەگەڵ ئەم بارە هەبێت. ئەمانە زۆستایی پێنجی ئەم بارانە ڕاستەخۆ ناڕاوە ناوە ڕاست و باشووری عێراق. واتات باری بار هەڵگرێک بارێکی پێبێت بەشێکی ڕەنگە لە هەرێمی کوردستان دابنێ یاخود لێرە کۆگای هەبێت لە کۆگای بناو دواتر بەشێکی بنێرێ بۆ ناوڕاست و خوارێشە بۆ ئەمە دروست. کێشە سەرەکیەکە ئەلێرایە کە لە ڕووی ئەمەلیەوە تۆ ناتوانانی ئەو داواکاری حکوومەتی عێراقی جێبەجێ بکەیت لەبەرەوەی تۆ کە لە گەنجینەکانی خۆتا بارد بووە یا چەند بارێکت بووە دای ئەگری مەرج نییە ئەمە تۆ یەکسەر هەموویت فرۆشت بێ بە یەکجار بیگوازیتەوە بۆ شارەکانی تری ژێردەسەڵاتی حکوومەتی ناوەند. ئەمە لێرە داگیرە. ئێمە ئاخرشت ڕژنووسێک کە نووسرا ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێم لە سلێمانی وە سەرجەم بەڕێوەبەرەکانی گومرگی ناوچەی سلێمانی و دەڤەرەکانی کۆبوونەوەیەکمان کرد سەبارەت بەو ڕژنووسەی یعنی ئەوان تاکە شتێک کە ئاسانکاری کرابێ ئەوەیە ئەم بارانی کە لە گەنجینەکانی بازرگانە داگیرێ بە مەبەستی ناردنە دەرەوەی بۆەوە جارێکی تر لە گومرگی ناوەندی شارەکانە کەشفێکی بۆ بکرێتەوە
واتایەوە چارەسەرێکتان بۆ مەخسۆتە ڕوو ئەمە چارەسەرێکە بەس ئەم چارەسەرە لە ڕووی عملیەوە قورسە و دوو یعنی هەد ئامانجی خۆی ناپێکێ بڵێن ئەوە ئەو ئاسانکاریەکەوە نایی بنێن ئاڵگۆڕی بازرگانی بە پێی پێویست دەست پێکاتەوە خاوبوونەوە دروستەکە بۆچی لەبەرەوەی ئێستا یەکێک لەو هۆکارانە ئەوەیە بازرگانەکانی خۆمان بەڕاستی کە ئەمە زیانێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان مەجبورن بڕۆن گەنجینە لە شارەکانی وەکو کەرکووک و مووسڵ و بەغدا و بەسڕە بگرن بۆچی لە حاڵەتی بەڕێکردنی کە کاڵاو کەلوپەلەکانیانە یەکسەر لەو گەنجینانەدا ئەگرێ ئەوەی کە من تێگەیشتم کەواتە لە هەرێمی کوردستان ئەو جوڵە بازرگانی کە هەیە ئەو گەنجینانی کە گەرم و گوڕیەکی تایە و دیوێکی ئاڵوگۆڕی بازرگانی کە گەرم و گوڕیتایە هەوڵێکەیە کە ئەمە هەڵگیرێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەتاکید هیچ بیانوویەک نییە بە نیسبەتی حکوومەتی عێراقیەوە کە ئەمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بازرگانی هەرێمی کوردستانەکە لە غەیری زیانگەیاندن بە جوڵەی ئابووری و ئابووری هەرێمی کوردستان هیچ شتێکی تر نییە لەمە زیاتر چونکە ئەو هۆکارانەی کە ئەوان داوای ئەەکەن و موبەڕیرانی هێناوێنێتەوە ئەمە لە هەرێمی کوردستانەکرێ و ئەمە بۆ کۆنتترۆلکردنی فڵانشتە لە بازگەکان و لە سنوورەکانی خۆیان بە هیچ شێوەیەک ئەمانە نەجێبەجێ ئەکرێ و هیچ کۆنتترۆڵێکی ئەو سەرپێچیانە نەکراوەکەوا لە دەواازەکانی ئەوانە چەندی قاتەکرێ. بەڵێ کاک نەوزاد ئەم بابەتە جێ دێڵین دەچینە لای گرفتێکی ترکە تۆمارکردنی کارگەکانە لە بەغداد. ڕێکارەکان تا ڕادەیەک من بەشێکم ڕوون کردەوە کە هەم تێچووی بۆ سەر کارگەکانی هەرێم هەیە هەم ڕەنگە مامەڵەکە کاتی بوێت ئەم بیانووی مۆڵەتگرتنە لەلایەن بەغدادەوە بۆ کارگەکان تا چەند بارگرانی دروست کردووە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەمە بارگرانێکی تەواوی دروست کردەوە زیانێکی زۆری لە بەرهەمهێنانی کارگەکانی ناوخۆ و ساختکردنەوەی کاڵاو کەلوپەلەکانیان داوە حتا تەنانەت ئەو کارگانەشی کەوا لە بەغدا تۆمار کراون و هیچ کێشەیەکیان نییە ئێستا بەڕێزت بڕۆ لە سەیتارەی کەرکووک سیارە و بەرهەمی ناوخۆ لەوانش کە مۆڵەتیان هەیە لە بەغدا و ئەوراقەکانیان ڕاستاندنی بۆ کراوە لە بەغداد کۆدەکەشیان هەیە و داخڵی مەنەسەش بوون ئەمانە لە کەرکووکەوە هەتاکو قەرەهەنجی سەرەی ترێلە و بار هەڵگری بەرهەمەکانی ناوخۆی بۆ نمونە بن بەس کارگەکانی سلێمانیەڵێم ئەوە بە هەمان شێوەش لە هەولێر و دهۆک و ئەوانیش بە هەمان شێوەیە یعنی خشتە شیشە چیمەنتۆیە ئەمانە بە هەر هەموویەوە موسەکەم کارگانە تەجیل کراون ئەوراقیان ڕاستاندنی بۆ کراوە و QR کۆدی خۆیانیان وەرگرتووە و ئەتوان بەڵام ئەم سەر زۆرە بۆچی کراوە هەر کێشیان هەیە زائیدەن ئەوەی کە ئیعفاعاتی گومرجی لە حاڵەتێکە ئەگەر لە دەواازەکانی ئەوانی شۆ بکرێ بۆ مەوادی بنچینەی کارگەکانیان مەوادی ئەوەلی کارگەکانیان هێشتا ئیعفاعاتی گومرگی تەواویشیان بۆ ناکرێت لە دەواازەکانی ئەگەر لە دەواازەکانی تری بڵێ غەیری هەرێمی کوردستانەوە لەوانیشەوە نەقل ببێ بۆمە ئەمە سەرەڕای ئەوەی ئەو کارگەی بۆ ئەمیش بازگەیەکیان تەنها یەک بازگەیان دیاری کردووە لە کولی پارێزگایەک بۆ نمونە لە مووسڵ و هەولێر ئەسەد لە سلێمانی بازگەی نەخێر ئەوە بۆ بەرهەمی ناوخۆ بازگەی چیمەن کەرکووک بۆ بەرهەمی بۆ هاوردە یعنی ئەگەر بار هەڵگرێک لە باشماخەوە داخڵە بێ بچێەوە باوە محمود ئەگەر بەرهەمی کارگەیەکیش لە کەلاربێ ئەبێشیان لە قاڵب داوە ئەویشیان لە قاڵبداریان کردو ئەویشیان کردووە ئەبێت لە کەلارەوە بەرهەمەکانی گەرمیان کارگەکانی گەرمیان بێتەوە بۆ سلێمانی و کەرکووک و لێەوە داخڵ گەرمیان و کوێستانی بکات دواتر داخڵ بالضبط کە ئەمەش تێچوویەکی زۆر زۆری کولفەی تێچووی گواستنەوەیە کە ناتوانێت لە بازارڕەکانە ڕکابەری بەرهەمەکانی سەمان لەگەڵ چەند کارگەیە کرد یەکێک لەو کارگانەی کە لە راپۆرتەکەدا ئاماژەمان پێکرد ئەوەیەکە ئەڵێ هەفتا لە سەتی بەرهەمێنانم کەمی کردو چکە ناتوانم بۆ ناوڕاست و خواروی عێراق بنێرم کەواتە ئەمە زیانی گەورە بە کارگەکانی هەرێمی کوردستانە گەیەنێ چی قەرەبوویان بکاتەوە بە نیسبەتی قەرەبەوە تۆ ئەمە بازاڕە و ئامانجەکەی حکوومەتی عێراقی پێم وابێ لەم هەشت مانگا مادام بە هیچ شێوەیەک نایەوێ بێتە پێشەوە بۆ چارەسەرکردن و بنبڕکردنی چارەسەر ئەمە نییە من بێم ئالێتێک دانێم جێبەجێ نەکرێ لە ڕووی عملیەوەی وەیان هەنێ ئاسانکاری بکەم لەلایەکەوە لە لایەکی ترەوە ئاستەنگت بۆ دروستکەم
ئەوەتان نێمۆڵەتەکانیشان ڕاستاندن کراوە 20 کیلۆمەتر لەو بار هەڵگر سەرەی گرتووە. حکوومەتی هەرێم لە حکوومەتی هەرێم ئاگاداری بەڵێ حکوومەتی هەرێم ئاگاداری وردەکاری ئەمەیە و چەندین جار لوژنەی تەنسیقی هەیە لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لە وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیران لە ژوورە بازرگانیەکان کە بە بەردەوام ئێمە لەگەڵیانە هەماهەنگیمانەیە لەگەڵ لیژنەکانە بدن نەتیجەی دانیشتەکان پێش دانیشتەکان کە ئەچن ئێمە بەشێکیان ئێمە ئاگادارەکەنەوە بەڵام ئەم بابەتە بۆ ناگاتە نەتیجە من قەنەعەتم وایە ئەمە لە ڕووی پراکتیکەوە من تەسەورەکەم ئەم بابەتە بابەتێکی سیاسی بێ زیاتر وەک لەوەی ئەو بیانوانەی کە ئەگیرێ کە ئەهێنرێتەوە بۆ دروستکردنی ئەم ئاستەنگانە دانانی بارگە بۆ هاتوچۆی ڕێگریکردن هاتوچۆی کاڵای بازرگانی بە شێوەیە قانونی نییە و نابێت لە ناوخۆی وڵاتێک چارەسەر بکرێن بابەتە هیچ چارەسەریە بینی من تەنها وایە بینم بە مساومەی سیاسیەوە بکرێ لە ڕووی ئەوەی کە ئەوان هەتاوەکو ئێستا بەڕێوەبەری گومرجی گشتی عێراق تەفەهومی هەیە تێگەشتنی هەیە بۆ مەزوعەکە لە باڵێ لە زانێ گرفتێکە لە ڕووی پراکتیکەوە جێبەجێ ناکرێ بەڕێوەبەری دەواازەکانی عێراق بە هەمان شێوە تێگەشتنی هەیە بۆ ئەمە بەڵام مستەشار و هەنێ مەکاتبی سەرۆک وەزیران هاتوونەتە ناو مەوزوعەکەەوە من وای ئەبینم ئەوان بە شێوازێکی تر تێگەیەن رابێتن هۆکارەکەی چی ئەمە من وەکو خۆب نازانم چیە. تەوەری دووەمی ئەم گفتوگویانە پێم خۆش بوو تەرخانی بکەین بۆ ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بینیمان ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی چەندیدارێکی لەگەڵ چەند ژوورێکی بازرگانی شارەکانی وڵاتانی ترا بوو و بینیمان خەڵکێکی بیانی لە بازرگانان واروها لە نوێنەری وڵاتان سەردانی ژوورەکەیان کرد. ئەمانە چ سوودێکیان بۆ سلێمانی ئەبێت وە چ دەستکەوتێکی هەبووە بۆ بازرگانان و بەرهێنانی سلێمانی حەزم لێ لەسەر زاری خۆتەوە بیبین. بەڵێ ئێمە وەک ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە ساڵی 2023 ئێمە بە یەکەمین ژوور لە ئاستی عێراقا لە ڕووی چالاکی و خزمەتکردن بە کەرتی ئابووری دەستنیشان کراوین کە میدالای زێڕینمان لەلایەن یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراقەوە پێبەخشراوە هەروەها لە ساڵی 2024 و بیداەتی ئەم ساڵیشا بە پێی ئەو داتایانەوە بە پێی ئەو ئیسیفتانی کردومانە هەتاوکو ئێستەگە پێشەنگی خۆی بگرێت چالاکترین ژووری بازرگانیە لە هەموو عێراقا نەک لە سەرتاسەری هەرێما ئێمە کار و چالاکیەکانی خۆمان لە سایتی ژووری بازرگانی بڵاو کراوەتەوە و چەندین قونسڵ و سەفارەتی وڵاتان سەردانی ژووری بازرگانیان کردووە لە سەفارەتەکانی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وڵاتانی تری هۆڵندا پۆلۆنیا ڕۆمانیا زۆر ئیسپانیا زۆر لەم وڵات کە سەردانی ژووری بازرگانی سلێمانیان کردووە و ئێمە چەندین پرۆتۆکۆڵمان لەگەڵ ژوورە بازرگانیەکان و ئەمە سوودی باشە بۆ گرێدانی سلێمانی ئەمە بازرگانی وڵاتانی ناساندنی شاری سلێمانیە بە بازرگانی دەرەوە بە ژوورە بازرگانیەکانی دەرەوە و ئێمە بۆمان ڕووکردونێتەوە هەلی وەبەرهێنان و پێویستیەکان و شاری سلێمانی لە ڕووی پێشەسازیەوە لە زۆر ڕۆ پێشکەوتووە ئەرزێتی جۆرێک پرسیارەکە فزوڵی بوو لە مێشکما بوو کە ئێوە لەگەڵ نوێنەری وڵاتانە دادەنیشن چۆن باسی سلێمانیەکەن پێم خۆشە ینی بینەرانیش بیبینن کاتێک بە کورتی پێمان بڵێ کاتێک ستایشی سلێمانیەکەن لە ڕووی بازرگانی پیشەسازیەوە چۆن ستایشی سلێمانیەکەن تۆزێک مقاوماتی سلێمانی بە نیسبەتی شاری سلێمانی و ئێمە لە ڕووی سوکە دانیشتوانەوە چەند نفوسی هەیە توانایی کانزاکانی ژێرزەوی و سەرزەوی و ئەو کارگانەی تیاکراوەوە پرۆژانی کراوەتەوە لە سلێمانێ لە ڕێوە بەرێنانەوە چەند پرۆژەی هەیە لە چه ئاستێکایە و هەروەها بۆ پیشەسازی بە هەمان شێوە بۆ کشت و کاڵ ئەمانە هەمووی بە داتای پێویست پێشکەشی ئەو وەفدانەیانەکەین کە پێویست بێ هەروەها ئێمە پرۆتۆکۆڵمان لەگەڵ حتا لەگەڵ زانکۆی سلێمانی و بەتەمان لەگەڵ زانکۆی ئەمریکی و لەگەڵ ڕێکخراوی ڤیژن دوێنێ
واژۆمان کردووە ئەمانە بە مەبەستی ئەوەی لە ڕووی ئاکادیمیەوە لە ڕووی داتا و زانیاریەوە ژووری بازرگانی و بازرگان سوود بە بازرگانی خۆمان و دەرەوەش بگەێنین کە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە بتوانین ئەمە قەنەعەت بە بەرامبەرمان بێنین کەەوە بەرهێنان لە شاری سلێمانیە بکە و بە تەماشین لەم یەک دوو مانگی داهاتووە کۆڕبندێک سەبارەت بەم ئاستەنگاندەی کە باسمان کردووە و لەژێر ناونیشانی ئەوەی ئابووری هەرێم و بە تایبەتی شاری سلێمانی بەرەوچووە و چی بکەین لە خەڵکانی ئاکادیمی خەڵکانی سیاسی و خەڵکانی ئابووری ناز بەڕێز نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سوپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی ماندوومان کردی سواز دەستان خۆش بێ.